بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی ستۆدیۆی 194 لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. خۆشحاڵین ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەکەتان پێتانەگەینەوە. ئەم جارەش پۆلێک لە کاندیدەکانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان هەروەها بەرپرسانی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و دەستێک لە میوانانی ئازیز و خۆشەویست لە چین و توێژە جیاوازەکانی شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری لەم ئەڵقەیەدا لەگەڵمانە بن. مێدەکەین بەشێکی تر لە بەرنامە و کاری کۆمەڵی ئیسلامی کوردستان و پەیامی کاندیدەکانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست وەوەی بینەر تا و توێ بکەین و بیگوازینەوە. میوانەکانم دەناسێنم لە لای ڕاستەوە بەڕێز دیاری محەممەد بەرپرسی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان، بەڕێز دانا محەممەد کارگەڕی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بەڕێز کوردستان حەمە ڕەشید کاندیدی ژمارە 12 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان، بەڕێز بەدریای ئیسماعیل کاندیدی ژمارە 3 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان، بەڕێز هاوژین عومەر کاندیدی ژمارە 5 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان و بەڕێز یاسین ڕەحیم بەرپرسی ئەنجومەنی بەکرەجۆ لە مەڵبەندی سلێمانی. بەخێراتنی گەرمی هەموو لایەکتانەکەم بەخێر بێن و بەخێراتنی ئەم میوانە بەڕێز و خۆشەویستانت ئەەکەم. بەرنامەکەتان جوانتر کردوین بە ئامادەبوونتان، پشتیوان بەخوایەوەش دەرفەتتانە بێ بۆ گفتوگۆ و پرسیار و هەڵسەنگاندن. خۆشەویستان، سەرەتا وەک عادەتی بەرنامەکەم CV کاندیدەکان ئەناسێنم بۆ یەکەم جار با بڵێن بە ژمارە ئەوە ئەکەین. CV بەدریای ئیسماعیل کاندیدی ژمارە 3 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان. پێشکەشەکەین بینەرمان بن. بەدریە ئیسماعیل مەحموود لەدایکبووی ساڵی 1973 لە شارباژێر. لە ساڵی 1992ەوە پەیوەندی کردووە بە کاری ئیسلامیەوە. ئەزموونی 26 ساڵ کاری ڕێکخراوی و کارگێڕ و سیاسی و پەروەردەیی هەیە. چەندین پلە و پۆستی ڕێکخراوی و حیزبی وەرگرتووە، لەوانە بەرپرسی ناوچە، ئەندامی لقی سێمانی ڕێکخراوی خوشکان، ئەندامی سکرتاریەتی ڕێکخراوی خوشکان، ئەندامی ئەنجومەنی باڵای خوشکان، لە ئێستاشدا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیە. چالاکوانی بواری ئافرەتان و گەنجانە و خاوەنی چەندین کۆڕ و سیمینار و وەرکشۆپە لەو بوارەدا. بەڕێوەبەر و دامەزرێنەری ڕێکخراوی سای خێزانە بۆ چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان. چەندین ساڵە مامۆستای وانەبێژە لە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لە قیسێمانی لە بواری پەروەردەی گەنجان. وتنەوەی وانەی پەروەردەی بە ئافرەتانی زیندانی بۆ ماوەی 6 مانگ لە زیندانی چاکسازی گەورانی سلێمانی. پێشکەشکردنی چەندین وانەی پەروەردەیی لە کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز. خاوەنی چەندین بڕوانامەی بەشداریکردنە لە خولەکانی ڕێکخراوی CDO، PDO، PAO، NDI، IRI و خاوەنی بڕوانامەی پەیمانگای جیانی فکری ئیسلامی لقی کوردستان و سەنتەری زاویە لە بواری پەرەبێدانی تواناکانی ئافرەتاندا. ساڵی 2017 بڕوانامەی ئەکادیمیەت ڕواد للمعارف المەقدیسیەی لە تورکیا بەدەست هێناوە. بەڵێ بەڕێزانەوە بینەری CV واتە کورتێک لە ژیانی بەدریە ئیسماعیل کاندیدی ژمارە 3 بوون. بەدریە خان بەخێر بێن. بە کورتی چی هەیە لەسەر ژیانی خۆت لەم CVە نەهات بێوەتەوێ بە بینەرانی بڵێ؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان،
دەستخۆشیتان لە یەکەم بۆ ئەنجامدانیان بەرنامەیەوە بە خێراتنی میوانە عزیزەکانەکەم. لێرەوە ئومێدی سەرکەوتن بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی 1994 دەخوازم. ئومێدم وایە ئینشاءڵڵا لە ڕۆژی سینۆدا وەرچەرخانێکی گەورە لە هەرێمی کوردستانە دروست بێت و ئینشاءڵڵا ئەو ڕۆژە ڕۆژێکی مێژووی بێ و ئینشاءڵڵا خوای گەورە نەسرەت و سەرکەوتن بە لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی ببەخشێن ئینشاءڵڵا. ئەوەی لە سیڤەکەمە هاتووە کورتەیەک مختصرێکە لە ژیانی من. سپاس بەخوای پەروەردگار لە ڕۆژی ئاشنابوونم بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە ساڵی 1992 پەیوەندیم کردە بە کاری ئیسلامیەوە. بێدابڕان و بێوەستان الحەمدوللیلا و خۆشبەختانە لێرەوە دەمێت دەستخۆشی لە مامۆستا ڕێنیشاندەرەکانم کەم هاندەرم بوون تا ئێستاش و بێوەستان بەبێ پچڕان الحەمدوللیلا لە کاری دەعوە و بانگەوازە لە هەموو شار و شارچکەکاندا الحەمدوللیلا ڕۆڵم هەبووە سپاس بەخوای پەروەردگار. ئەوەی کە ئیشارە پێ نەدراوە طبعاً من وەکو کەسێکی خۆبەخش بەدەر لە کاری حیزبیم طبعاً پلەکانی حیزبیم بە پلەبەندی بڕیوە ئەوەی لە بۆ نەسیڤەکەدا کە جێگەی نەبووەوە باز نەکراوە ئیشاری پێ نەدراوە طبعاً بەدەر لە کاری حیزبی من کۆمەڵک کاری خۆبەخشیم هەیە. ڕۆژانە طبعاً ڕۆژەکانم دابەش کردووە تەوە تاقەکانیشم دابەش کردووە. سپاس بەخوای پەروەردگار هەر بەرپرسێت و مەسئولیتێکم پێ بسپێردا بێ سەربەرزانە بە فەزلی خوای پەروەردگار و لێی دەرچووم و ئێستا الحەمدوللیلا ڕۆژانە بەدەر لە کارە حیزبیەکەشم و کاری پەروەردەییم لە نووری حیکما و کاری ڕێکخراوەیم و بەماشەوە ئێستا خاوەنی ڕێکخراوێکم ڕۆژانە بێ جیاوازی بۆ هەموو چین و توێژەکان خەریکی چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان. زۆر سپاس. بەڕێز هاوژین عومەر کاندیدی ژمارە 5 لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان سیڤەکەی دەبینین. هاوژین عومەر کەریم لەدایکبووی ساڵی 1979 لە گەڕەکی ڕزگاری شاری سلێمانی لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی بە کالۆرۆسە لە عەقیدە و فیکری ئیسلامیدا. خوێندکاری ماستەرە لە بواری بنەماکانی ئاین لە زانکۆی سلێمانی. لە ساڵی 1992ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەر ئەو کات بووە بە ئەندامی سوپای بەرگری ئیسلامی لە کایەکانی سیاست، میدیا، ڕێخستن، هەڵبژاردن، هزر و ڕۆشنبیری کاری کردووە. سەرنووسەری ڕۆژنامەی کۆمەڵی زمانحاڵی کۆمەڵی ئیسلامی و بەرپرسی بەشی ڕۆژنامە نووسی و بڵاوکردنەوەی ئەو حیزبە بووە. خاوەنی ئیمتیاز و سەرنووسەری ڕۆژنامەی بەیان بووە. ئەندامی دەستەی نووسەرانی ڕۆژنامەی ڕێگای یەکبوونی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی کوردستان بووە. ئەندامی دەستەی دامەزراندن و بەڕێوەبەری تەنفیزی سەنتەری زاوی بۆ لێکۆڵینەوەی فکریە. ئەندامی دەستەی دامەزرێنەر و بەڕێوەبردنی پڕۆژەی تیشک بووە بۆ چاپ و بڵاوکردنەوە. ئەم پڕۆژەیە زنجیرەیەکی 100 کتێبی لە نێوان ساڵانی 2005 تا 2013 چاپ و بڵاو کردوێتەوە کە تایبەت بوون بە وەڵامدانەوەی هەموو ئەو هێرش و گومان و شێوانانەی ئاڕاستەی ئاینی پیرۆزی ئیسلام و قورئان و فەرموودە و پیرۆزیەکانی موسڵمانان و مێژووی ئیسلامی دەکران. خاوەنی 3 کتێبی چاپکراوە. ئەندامی کارای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە. ژمارەیەک دیدار و گفتوگۆی ڕۆژنامەنووسی لە گۆڤارە عەرەبی و میزیەکانی دەرەوە بڵاو کراونەتەوە. سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان بووە کە لە ساڵی 2015 ئەنجام درا. ئێستاش بەرپرسی ناوەندی هەڵبژاردنی کۆمەڵی ئیسلامی و ئەندامی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردنی ئەو حیزبەیە. هاوژین بینەری سیڤەکەی تۆ بووین. تۆ سیڤێکی دەوڵەمەندت هەیە دیارە لە تەمەنێک کە پێگەیشتووی هەر لە کاری ڕۆژنامەنووسی و ڕێکخراوەیی و حیزبی و بانگەواز و ئەو بابەتانە سەرقاڵی کردووی. ئەتەوێ بە ئیزافەی ئەوەی کە بینەران ئێستا گوێبیستی بوون چیتر بڵێ دەربارەی ژیانی خۆت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ئەو خوشک و برایانە کە تەشریفیان هێناوە عەزیەتیان کێشاوە. سپاس بۆ بەڕێزیشتانەوە بۆ ئەو بینەرانەی بەدیار کەناڵە جوانەکەی پەیام و دانیشتون. لە ڕاستیە زۆر شتی تر هەیە ئینسان لە سیڤی خۆیان ئیدراجی کا، بەڵام خۆ دەزانی ئەو شکڵە هونەرەی کە مەفروزە لە پرۆسەیەکی ئاوایە سیڤیت یا پێشکەشکرێ تۆ ناتوانانی هەموو شتێک بڵێ و دەبێ هاوسەنگیەک هەبێ لانی کەم لە بینی سیڤیەکانە یا کۆمەڵە بنەمای تیا ڕەچاو بکرێ. وەگەرنا لە ژیانی ئێمەیە کە کارمان کردووە لەسەر کۆمەڵی ئاڕاستەی جیا چه ئاڕاستە ڕۆژنامەنووسی و میدیایەکە بوو بێ، چه ئاڕاستە حیزبیەکە بوو بێ و چه ئاڕاستەی فکری و ڕۆشنبیری بوو بێ.
کۆمەڵی ئینجازات و ئیش و کاری تر هەبووە بۆ نمونە من لێ سێ کتێبم ئاماژە پێداوە کە ئیشی خۆ من بەڵام چەند کتێبێکی تر هەیە بۆ نمونە من خۆم یا تەحریرم کردوێتەوە یا بۆ نمونە بە فەسڵ تیا بەشدار بووم ئەوە ڕەنگە وردەکاری ئێمە حەز نەکەین بچینە ناوی یا ئەوە تا بۆ نمونە چەندین خول هەیە تۆ بە درێژایی تەمەنی سیاسی تەمەنی ڕۆژنامە نووسیت یا تەمەنی ڕۆشنبیریت بەشداری تیا کردووە لە ناوە لە دەرەوەی وڵات یا بۆ نمونە من نزیکی حەوەشت وڵات سپاس بۆ خوابەوەی کاری ڕۆشنبیریەوە بەشداری موتەمەراتی دەولیم کردووە یا بۆ نمونە لێرە کۆمەڵی موتەمەرات و کۆنگرەی زانستی نێودەوڵەتیمان کردووە لە بواری ڕۆشنبیری و فکریە من لە هەیئەی ئامادەکار و ئەوانەیە بووین بەڵام نەبوونی ئەوانش کە لێنێ دروست ناکات لە CV ئێمەیە چونکە بەڕاستی ئێمە سپاس بۆ خوا ئەوەی کە ئیشمان کردووە ئەو ژینگەی کە ئێمە تایە کارمان کردووە کەسەکانی دەمان ناسن و ڕەنگە بە حکمیەوەی لە میدیاشە هەمووکو کارکتەرێک ئیشمان کردووە یا لەم ساڵانەی ڕابردووە بەهۆی ئیش و کاری سیاسی و پیشەیمان میدیا زۆر لە خزمەتیان نابووین ئەوە ژوای کردووە خەڵکێکی زیاتر بمان ناسێ بۆیە لە ئەساسەوە ڕەنگە من بەر بە زەڕورم نەزانی بە سیڤەکە زۆر قەرەباڵغ بێ بۆ ئەوەی لاکەم هاوسەنگەیەکی تابێ زۆر باشە سەرکەوتوو بن بە ڕێزا و ژێنۆمەر کاندیدی ژمارە 5 ئێستا دەچینە لای CV کوردستان حەمە ڕەشید کاندیدی ژمارە 12 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕەشید ڕاحیم لە دایکبووی ساڵی 1985 و خێزاندارە خاوەنی بڕوانامەی سیستمی گروپات ئیدارە هەڵبژاردن بەڕێوەبردن و سەرکردایەتی NLP کاری ڕێکخراوەیی پەرەپێدانی مرۆیی بڕوانامەی کادیران لە ساڵی 2017 بڕوانامەی پەیمانگەی گیانی بۆ فکری ئیسلامی ئیجازە خاصە لە کتاب المقدمە الجەزریە ئەزموونی 15 ساڵ لە کاری ڕێکخراوەیی لە قوتابیان و خوشکان ئەزموونی 10 ساڵ لە کارگێڕی و دارایی ئێستا سەرۆکی ڕێکخراوی هیوایە بۆ هاوکاری مناڵی کەم دەرامەت بەرپرسی کارگێڕی و دارایی مەڵبەندی سێمانی کۆمەڵی ئیسلامیە ئەندامی کۆنفرانسی ئەنجومەنی خانمانە ڕایەنەری گەشەپێدانی مرۆیی و ئەندام لە پی گروپ سری ڕێکخراوەکان و پەرلەمان ئەندام لە چەندین کەمپین و کۆربەند بۆ داکۆکی لە مافی خەڵکی ڕێزان بینەری CV کوردستان حەمە ڕەشید کاندیدی ژمارە 12 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان بووین بە کورتی کوردستان بە کوردی یان بە کورتی هەردووکیان کوردستان خانەتەوێ چیتر بڵێ لەسەر ژیانی خۆت بسم الله الرحمن الرحیم سڵاوی خوا لە بینەران و هاوڵاتیانی ئازیز سپاس بۆ بەڕێستان بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم دیارە ئەوەی کە هاتووە لە سیڤەکەیە کۆی گشتی هەموو ئەو شتانە نییە سیڤەکە تەحدید کراوە بەڵام ئەوەی کە من ئەمەوێ لێرە ئاماژەی پێ بکەم کە ئێمە ماوەی زیاتر لە 25 ساڵە لە کاری ئیسلامیە بەردەوامین و شانازی پێوە ئەەکەین بە تایبەتی ئەو بوارانەی کە ئێمە تیا توانیمانە خزمەت بکەین بواری بانگەواز و پەروەردەکردن لە بواری ئافرەتان و گەنجان ناتوانیمانە خزمەت بکەین و لە بواری کۆمەڵگەی مەدەنیە توانیمانە خزمەت بکەین و لە ڕێگای ئەو توانایی کە هەمان بووە وەک ڕاهێنەرێک کە توانیمانە جدەستمان دیار بێت و توانیمانە خزمەت بە چین و توێژەکانی کۆمەڵگا بکەین زۆر سپاس دەستان خۆش بێ بە ڕێزان بینەرە بە ڕێزەکان ئێستا چینە ناو کرۆکی بەرنامەکەمانەوە باسکردن لە ئامادەیی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ چوونە نێو ململانەی هەڵبژارنەکان و تا دێ نزیکترە بینەوە لە ڕۆژی دەنگدان 30 ئەیلول بۆ هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێز دیاری محەممەد بەرپرسی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی کوردستانمان لەگەڵا بەڕێز کاک دیاری ئێوە چۆن خۆتان ئامادە کردووە بۆ بردنەوەی زۆرینەی دەنگەکانی شاری سلێمانی بسم الله الرحمن الرحیم سەرەتا سپاس بۆ بەڕێستان بۆ بینەرانی بەڕێز بۆ ئامادەکارانی بەڕێز کە ماندووە بن و هەروەها بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم زۆر سپاس هەڵبەتە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی کوردستان پۆلێک کاندید پۆلێک لە بەربژێری کۆمەڵی ئیسلامی کە هەمویان لە ئاستی ئەوەیان کە ببنە نوێنەرێکی باشی کۆمەڵی ئیسلامی وەکو ئەو خوشک و برانی پێشتر کە نوێنەراتی کۆمەڵیان کردووە بەڵێ بەڕاستی
بەشداریکردنی خەڵکی لە هەڵبژاردنە ئەگەر بۆ خەڵکێکی ئاسایی مافێکی سەرەتایی تاکەکان بێ بۆ خەڵکی ناڕازی کوردستان و بۆ لایەنە ناڕازیەکان بڕاستی واجبە هەرکە لەسەریان کەوە هەموو تاکێک بەشداری ئەو هەڵبژاردنە بکەن و گۆڕانکاری بەدەستی خۆیان بەرپا بکەن وەکو پلان و نەخشەی کۆمەڵی ئیسلامیش ئێمە بەر لە هەڵبژاردن بە چەند مانگێ نەخشە ڕێگەیەکماندانا بۆ هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەو چەند ڕۆژەی کە هەیە و بە چەند قۆناغێک بە قۆناغبەندیمان کرد ئێستا لە قۆناغی کۆتایی و هەفتەی کۆتایی هەڵمەتەکەیان وەکو سنووری مەڵبەندی سلێمانی ژێمە تایبەتمەندیەک هەیە کە نێوانی کۆمەڵی ئیسلامی و شاری سلێمانی بۆ جیاکرێتەوە کە لە چاو شوێنەکانی ترا کە کۆمەڵی ئیسلامی ڕێگوڕیشەی لەم شارەدا هەیە و نوێترین نمونەشمان بەڕاستی و کەرنەڤاڵە بوو لە چەند ڕۆژی ڕابردووە لای کەناڵی ئاسمانی پێیان ساز کرا کە بەڕاستی دەری خست کە خەڵکی شاری سلێمانی نوێنەرایەتی کۆمەڵی ئیسلامی بەڕەوا ئەزانن و خۆیان بەبەشە لە کۆمەڵی ئیسلامی ئەزانن. زۆر باشەوە هەڵوێستانە چین واتان لێکە کە گەشتبین بن بەوەی جەماوەریی بەرفراوانتان لەم شارەیە هەیە. دیارە کە ئێمە کە نوێنەرایەتیەکمان هەبێ بە وەزارەتێک یا بە چەند دەستەیەک یا بە بەڕێوەبەرایەتیەک ئەڵێ مشتێک بوونی خەروارێکە ئەوە دەری خست کە خەڵکی کۆمەڵ وەکو خەڵکێکی تر نییە بیر لەوە بکاتەوە بڕوا بۆ پەرلەمان بۆ بەدەزێنانی موچەچکۆ لێرە ماسە ئاباز قسەیەک هەیە خەڵکی ناڕازی قسە لەسەر ئەوە کە من ژیانی بۆ چەند کەسێک خۆشکەم کە ببنە پەرلەمانتار موچەکەیان زیاد بێ کۆمەڵ خۆشببختانە لەو کاتەوەی کە بیر لەوە کراوەتەوە کە نوێنەری بۆ لە پەرلەمانە ڕێژەیەکی باش لەو موچەی گەڕێنراوەتەوە بۆ دارایی کۆمەڵ و لە ڕێگەیەوە سەرف کراوەتەوە بۆ ئەو پرۆژە خزمەتگوزاریان خێرخوازیانەی جاتەندروستی بێ یاخود خەیری بێ سەرتوانی نمونەیەکم پێ بڵێ بۆ وێنە هەر لە سەرەتاوە کە بیر کراوەتەوە لە مەسلەی هاوکاری منداڵانی نازدار بە باوک هەروە دواتریش بیر کراوە لە دروستکردنی نەخۆشخانە بە وێنە نەخۆشخانەی بەخشین لە شاری سلێمانیا کە ئەتوانم بڵێم خەڵکی بەگشتی سووری لێبینێ. شاری سلێمانی پڕە لە نەخۆشخانە بۆچی نەخۆشخانەکەیەوە تایبەتمەندی هەیە؟ تایبەتمەندی نەخۆشخانی بەخشین لەوەیە کە هەر لە بڕێوە کە ئەو کەسانی کە بەدڵنیای و خەڵکی شاری سلێمانی هەمووی ئاشنان پێی لە نرخی بلیتەوە لە نرخی دکتۆرەکانەوە هەتا لە پسپۆریەکانە لەو نەشتەرگەریانی ئەنجامەدرێ ئەگەر لە شوێنێک لە نەخۆشخانەیەکی ئەهلی بەڕێژەیەکی زۆر بێ لێ بەڕێژەی لە 130 لە 140 ئەو پارەیە کە ئەویش زیاتر سەرفەکرێتەوە بۆ خودی ئەو پزیشک و کارمەندانی کە لێ نەشتەرگەرەکە ئەنجامەدەن ئەوە لە باری خزمەتگوزاریەکەیە لە باری ترە لە باری پەروەردەیە کە کۆمەڵ ئیسلامی هۆکارێ بووە بۆ سازانی کۆمەڵایەتی هۆکارێ بووە بۆ ئەوی کە خەڵکی بە شێوەیەکی چاک بژی دوور بێ لە ینی وەکو ئەو ئامارانی ئاماژە ئەکەن ئەگەر لە کۆڵانێکە لە گەڕێکەکە ڕێژەی ئیسلامیەکان زۆر بن ئاساییشی ئەو گەڕەکە پارێزراوە بەردەوام ئێمە کاتە سەردانی دەستگاکانی حکومی و ئاساییشەکەین سپاسمانەکەن لەسەرەوەی کە هیچ ڕێژەیەکی تزی و تاوان لەو گەڕەکانە نییە کە ئیسلامیەکان تیا زۆرین. زۆر سپاس بەڕێز دەنا محەممەد کارگەڕی مەڵبەند و بەرپرسی هەڵبژاردن لە مەڵبەندی ڕێخستنی سلێمانی. بەڕێز دەنا محەممەد چی پێشبینیەکتان بۆ ڕێژەی دەنگەکانتان لە شاری سلێمانی هەیە؟ بەناوی خوا کاکعباس سواس بۆ جەنابەت سواس بۆ هاوکارانی پشتی کامێرا سواس بۆ ئەو کادرە ماندوونە ناسانەی کە لێرە حزوریان هەیە لێرەوە سپاس بۆ بینەران کە بینەری ئێمن بیسەران لە ڕێی ڕادیۆکانی کۆمەڵەوە کە لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئێستا بیسەری ئێمن سپاسیانەکەین. وڵا ئەوەی کاکعبازەوەی کە ئێمە تەوەقوعیەکەین جیاوازە لەوەی کە ڕوئەدا ئێمە لە 12 بۆ پەرلەمانی عێراق بەشایەتی دۆست و دوژمن بەشایەتی نارەکانی کۆمەڵ و بەشایەتی ئەو دەستگانی کە پەیوەستن بە هەڵبژاردننی شەو لە ناوخۆ دەرەوەی هەرێمی کوردستان سیگناڵ و ئاماژەکان بۆ بوون کە دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی لە هەڵکشانایە بەوەی ئەو هەڵوێستە سیاسیانی هەی بووە بەڵام دوجار ئەم دوو حیزب دەسەڵاتدارە و بەتایبەت ئەم دوو بنەماڵە مافیایی کە لەم هەرێمی کوردستانایە حکومڕانیەکەن بەو تەزویرە ئەلکترۆنیکە ئێستا پەرلەمانتارە ئەلکترۆنەکانیان لە بەغاسۆنیان خواردووە کارێکیان کرد ئەتوانم بڵم تەوەقعی هەموو لایەنەکانیان تێکدا بەڵام ئێمە ئەم جارە وەک لە دروشمەکەشمانە هاتووە کۆڵ نادەین بەردەوامە بین ئەگەر ئەوان کۆڵ نادەن لە تەزویر ئێمەش کۆڵ نادەین لەوەی کە ڕوو ئەم جارە ترسان هەیە لەوەی کە هەمان هێزی تەزویر
بێتەوە مەدانی هەڵبژاردن هەمیشە ئەوان حازرن بۆی تەزیر بکەن هەمیشە ئێمەش ئامادەین بۆ ئەوی کە ئەو سحری ئەوان بەتاڵ بکەینەوە بەڵام ئایا لە ڕووی مرۆیی لە ڕووی مادیەوە تا چەند ئەتوانین بەرەنگاری ئەوان بینەوە ئەوە ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی ئەنجومەنی سیاسی تێگڕای دەستگا ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی نەخشە و پلانیان داڕشتووە بەڵام بەداخەوە مامۆستا عەبازەوان لەبەر ئەوەی کە پارێکی ئێجگار گەورە و زەبەلاحی ئەم میلەتیان لەبەردەسایە کە بۆ خۆیان خۆڵکێکن وەدام و دەستگاکانیان لەبەردەسایە ئاسانکاری و گزیکاری و ساختەچێتی و ساختەکاری بۆوان زۆر ئاسانە زۆر باشە ترسێک هەیە لە لای خەڵک ئەو لە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقەوە دروست بوو هەستەکە نەم ترسە ڕەویوەتەوە ئەگەر بڵم لە 100% ڕەویوەتەوە نەوانە نەڕەویوەتەوە بەڵام من وا قەناعەتەکەم ئەوە ماوەی 3-4 ساڵە لە مەڵبەندی سلێمانی لە خزمەت و خوشک و برایانەی ئەنجومەنەکان و ڕێخستن و ئۆرگانەکانی خۆمان لە خزمەتیانین خەڵکی ئێمە ئەگەر کاگاوژینیش ئەو شایەتیان بۆ بدا خەڵکی ئێمە ئێستا لای ئەو مادام بەرپرسیان بەتایبەت لە حملەی انتخاباتە لە چەند ڕۆژی ئەخیرا زۆر گەرمە بێتەوە تەنانەت لە سەعاتەکانی دەنگدانە خەڵک زیاتر ئەڕوا چەند ساعاتێکی کەم ئێستا هەستان پێ کردووە لەگەڵ نزیک بوونەوە ئێمە ینی بۆ نمونە لە کاتی ئەو کاتی کە بنکەکانی لاوەکی تۆماری دەنگدەران نوێکردنەوە کرابوونەوە خەڵکێکی کەم وەکو ژمارە چوو بوون بەڵام لە ڕێی ئۆنلاینەوە خەڵک زیاتر چوو بوو زۆر باشە هەستەکەین ڕۆژانە و ئێمە لە ڕێی ڕێخستنەکانمانەوە کۆمەڵی ئیسلامی بەڕاستی و دروشمەی کە هەڵی گرتووە لە کۆڵ نادەین ئەندام و کادر و ڕێخستنەکان ئێمە کۆڵ نادەن ئەوان چیەکەن ئێمەش لە مقابلی ئەوانە هەوڵی خۆمانە بە حکمی ئەوەی کاکاوژین بەرپرسی ناوەندی هەڵبژاردننیشە بمبورێنشمە لای ئەو جا دێمەوە لای ئێوە بەدڵنیاییەوە کاکاوژین بەخێر بن ئێوە هەم کاندیدن هەم بەرپرسی ناوەندی هەڵبژاردنن هیچ هاوسەنگیەک لە نێوانم دوو با بڵێن ئەرکەیە بینیتەوە وڵی لە ڕاستیە من سپاسی بەرپرسانی کۆمەڵەکەم بە تایبەتیش ئەنجومەنی سیاسی ینی لە بیدایەتەوە ئەو اقتراحیان خستە بەردەسی خۆم کە حڕێتی تاوام هەیە لەوەی ئیداوای ئیجازە بکەم بۆ ئەوەی متەفەریق بم بۆ مەسلەی کاندیدیەکە بەس لە ڕاستیە ڕاستە من ناوەندی هەڵبژاردن وردەکاری ئیشەکانی زۆرن و مەشغوڵمان دەکا بەڵام بە دوو حکم من ئەوەم نەکرد یەکەم لەبەرەوەی تیمێکی زۆر بەڕێز زۆر دڵسۆز زۆر لێبڕا و پێکەوە ئیش دەکەین ئەوان بەڕاستی هیچ ئەوە لێک نادەنەوە بڵێ وەڵام من ئەمە بەشەکەی خۆمە ئەو ئیشە زیادە بۆ وەرگرم لە کاتێکا من ڕەنگە فریای بەشەکەی خۆم نەکەوم کارەکانی خۆم نەکەوم ئەوان هاوکارێکی زۆرن ینی بەڕاستی ئەوە ئیشێکی زۆر باشیان کردووە کە ئەرکان لەسەر شانی من سوک بووە دووەمیش بەڕاستی لە ڕووی نەفسیەوە من زۆر نامورتاحم لە ئیش دوورکەومەوە ینی کێشەکە ئەوەیە تۆ وردەکاریەگەی لەم ئەم پرۆسەیە تقریبا ئەم چەند مانگە تەمەنی نییە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زیاتر لە ساڵ و نیوەک تەمەنێتی چکە خۆتان نەزانن ئێمە ئامادەکاری تاوامان کردبوو بۆ ئەوەی لە یەکی یانزەی 2007 هەڵبژاردن بکرێ بەڵام خۆ دەزانی ئەو ریفراندۆمە کە قەزەی کوردی بردە دواوە کە بەڕاستی لەواتیەوەی بیباتە پێشەوە بەڵێ ئێمە بردەوە بۆ سەردەمی ئاش بەتاڵ و ئەوە لە سفرەوە دەست پێ بکەینەوە وای کرد ئەو مەلەفە هەمووی پێچرایەوە کورد کەوتە حاڵەتێکی زۆر شپرزیەوە کە تا ئێستاژ هەر لە پەلەقاژیەوە ئەوەی بکات بەڕاستی من پێم خۆش نەبوو لە نیوێ ڕێگاگە لەسەر حسابی ئیشە تایبەتەکانی خۆشم بێت لە ناوەندی هەڵبژاردن دوور بکەمەوە بۆی ئەگەر جزئێک لە ئیشەکانیش ئەنجام دەم لەگەڵ و برایانە بەڵام خەلەلێک دروست نەبێت لە زۆر باشە هاوژین ئەمەوە بپرسم بۆچی کۆمەڵی ئیسلامی کوردستان سوور بوو لە سەرنجامدانی هەڵبژاردن لە کاتێکە هەندێک هێزی تەنانەت لە دەسەڵاتیش کاریان بۆەوە کرد کە هەڵبژاردن نەکرێ دوا بخرێ لە ڕاستیە ئێمە هەڵبژاردن بە ئەنجامی بردنەوە بەشداری ناکەین یعنی ناچینە هەڵبژاردنەوە بۆ مەرجەی بیبینەوە بۆیە بەڕاستی ئێمە بردنەوەی گەمەی ئەخلاقی و مەبدەئیمان بەلاوە گرنگترە لە بردنەوەی ئینتیخابات کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەگەر لە ئینتیخاباتی سەوتی زۆر زیانەکە یا بۆن منە دەسەڵات نەگرێت دەدەست بەڵام بەڕاستی توانیمان بە هەموو لایەکی بسەلمێنین کە کۆمەڵی ئیسلامی کوردستانە بە تەنها کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە لەم گەمە مەبدەئیە نەدۆڕا یعنی بە هەموو زۆر بە سەراحەت دەڵێم بە هەموو ئەو هێزانەی کە خۆیان بە ناڕازی دەزانی و بەو هێزانشی کە لە دەسەڵاتدان ساڵی پار ئێمە لەگەڵ هێزەکانی ترا داوامانە کرد هەڵبژاردن بکرێ پارتی و هێزە دەسەڵاتدارەکانیان نەکرێت ئەمساڵ ئێمە دەمانەویست بکرێەوە داوامانە کرد بکرێ سەیرەکەی داواکەمان لەگەڵ هەندێک دۆستی شاتەیە گیرە بۆ ئێمە ئەیسەلمێنێک کە ئێمە ڕێک و ڕەوان بە مەبدەئی خۆمانەوە چۆنەڵێ ئەوەین پابندین و مولتەزیمین چونکە سیاست لای ئێمە کارێکی چۆنەڵێ پراگماتیانە و ئینتیهازیانە و خۆپەرستانە و بەرژەوەندخوازانە نییە
سیاستکردنی ئیسلامی یا سیاستکردن بەدیدی ئیسلامی لەسەر ئەساسی کۆمەڵی قەواعیدی ئەخلاقیە کۆمەڵی قەواعیدی دینیە کەوا دەکات تۆ لە هەموو زەمانێکە چۆن ئەڵێ خۆپەرستانە مامەڵە نەکەی من بەڕاستی ئەگەر ڕێگە بم بەخۆم لەبەر ئەوەی ژینگەی هەڵبژاردن نییە ڕێگە بم بەشدار بم لە گەمەیەکە کە ساڵێک 2 ساڵی تر هەڵبژاردن دووە ئێوە هەموو تەپڵم بۆ لێیان لە پەرلەمانی کوردستانە بۆ ئەوەی کە 2 ساڵ درێژ نەکەنەوە بۆ سەرۆکی هەرێم یا بۆ نمونە ئەو شەڕەی کە من 4 ساڵە 5 ساڵە بەرپام کردووە خەڵکیش بەشدار بۆ لەگەڵم باجەکەی داوە لەگەڵ خۆمە بۆ ئێستا من بیکەم بە گەمەیەکی سیاسی وڵاکە کە حەقێکیش بم بەخۆم کە لەبەر من ساڵێک دواب بکەوێ ئەگەر منم حەقمدا بەخۆم ساڵێک دواب بکەوێ دوای ساڵەکەی تر دەستلایەنە دەسەڵاتدارەکە دیسانەوە بەرژەوەندینی هەڵبژارن کراویش حەقەیە بەخۆی 2 ساڵی تر کاکهاژین بەدەر لەوەی مەبادئەکانی کۆمەڵی ئیسلامی هەمیشە جەخت لەسەر ئەنجامدانی پرۆسەکانەکەنەوە لە کاتی خۆیان بە تایبەتی هەڵبژارنەکان هیچ گەشتبینیەک لە لای ئێوە هەبوو وەکو ناوەندی هەڵبژاردن کە کۆمەڵی ئیسلامی هێزێکی جەماوەری گەورەی لە پشتەوەیە و ئەتوانێت سەرکەوتنێکی گەورە بەدەست بهێنێ ئەمەش بەشێک بوو لەو با بڵێن دافعی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان پێداگریە ئێمە زۆر جار زۆر دۆست و ئەحباب هەتا لە لیست و لایەنەکانی تر و میدیاکانی تریش جارە پەیوەندیمان پێوە دەکەن کاکە حکمەتی ئەمورە بەرزەی کۆمەڵ چیە زۆر باشە لە ڕاستیە ئێمە بۆ دوو سەبەب ئەگەرمەوە یەکەم ئەو بوو کە باسم کرد ئێمە خۆمان بەبراوە دەزانین کە گەمەی مەبدەئیمان نەدۆڕان بێ ئەمە خاڵێکی جەوهەریە ئەگەر دەنگشمان لە ئینتخاباتێکا کەمکە خاڵی دووەم ڕەنگە حەقمان بێ بە خۆمانی ڕابین بڵێن ژینگە سیاسیەکەش ژینگە جەماوەرێکە واقع سیاسیەکە لە مەسلحەتی ئێمە بێ ئێمە ڕەنگە ئەگەر لە یەکی 11 هەڵبژارنەکەمان بکردایە تەنها چۆنەڵێ بەشی یا دەنگی خۆڵەمەشی بەشێ لە لایەنە دەسەڵاتە ستەمکارەکانمان ببردایە ئێستا ڕاستە ئەو هێزانەی تر هێزە ناڕازیەکان هێزە ئۆپۆزیۆنەکان هەموو برای ئێمە لە یەک مەشروع عین و تەمەنێکی سیاسی درێژمان بەیەکەوە دەست پێ کردەوەی شەڵات تا سەریش بەردەوامە بین بەڵام ئێستا ئەوەندەی ئێمە وکو ناوەندی هەڵبژارنەوە و کاندیدیش پەیوەندیمان پێوە دەکەن زۆرێک نەک لە دەنگدەری ئاسایی ئەو لایەنانەی تریش ینی بەڕاستی کەوادری گەورە هەبووە پەیوەندی بە منەوە کردووە کە دەنگەدا بە کۆمەڵ لە کاتێکا تا ئێستا بە تەمەنی دەنگدەری کۆمەڵ نەبووە کە ڕەنگە ئاستێکیشی هەبێت لە لیستەکانی ترایە لە هێزەکانی ترا و ڕەنگە ئێستا ناڕازی بێ بۆیە ئەمە حەقمان پێدا کە ئێمە گەشتبیر بین کە ئێمە چاومان لە ئایندەیەکی گەورەتر بێ چاومان لەوە بێ کە ئەو خەڵکە تێگەیشتووە لەوەی کۆمەڵ ئیسلامی کوردستان ئەو هێزە نەبووە کە دەسەڵاتێک بە قووەتی میدیایی خۆی بە هەژمونی میدیایی وێنای کردووە لە زێنی خەڵکە لە ساحەی ئەمەلیە لە واقعە کۆمەڵ ئیسلامی ناسیوە دەزانێت کە کۆمەڵ ئەو هێزەیە لەو کاتێک کە ئەو دەسەڵاتە لە سا 75 بودجەکەی ئەبڕی ئەو خەسخانەیەکی بۆ کردەوە لە سا 50 داهاتی ئایادە و داهاتی ئینی کاری تەندروستی بۆ ئەگێڕایەوە لەو کاتێک کە ئەو ئەهات لە شەڕە مناڵەکانی بێباو کرد ئەم بۆ نمونە پرۆژەی نازداران و پرۆژەی کەفالەتی ئەیتام و هەتیوەکانی بۆ بەڕێوە ئەبڕاست بۆیە بەڕاستی ئێمە حەقی خۆمانەوەکو هێزێکی سیاسی چاومان لەوە بێ کە لەم هەڵبژارنەیە سەرباری ئەوەی ئەو گەمە مەبدەئێمان بردەوە و خەڵاتێکی باشیش بکرێن و سپاس بۆخوا منارۆک و تەکمیلەیەکی قسەکانی کاکدانا بەڵێ ئەوەی سەرنجمان داوە کۆمەڵە لە نخبە لەوانەی کە ئەتوانن واقعەکە تەقیمکەن پێیان وایە کۆمەڵی ئیسلامی کوردستان چەند کورسیەک زیاد دەکاوە دەنگەکانی ئینشاڵڵا بە شوەیەکی بەرچاو هەڵەکشێ زۆر سپاس دێنە لای بەدریە خان ببوورە بەدریە ئیسماعیل وەنیا کاندیدی ژمارە 3 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان پێشموا بێ کاندامی سەرکردایەتین جەنابتان زۆر باشە پرسیار لە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانەکەم هەمیشە لە پاڵ ناوهێنانی کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک لیستێک پێشی دەوترێت لیستی خەڵک پێشی دەوترێت لیستی هەڵوێستەکان ینی ئەمە لە ناو خەڵکە زۆر بەربڵاوە چەمکێکە زۆر بەکارەهێنلێ ئەو هەڵوێستانە کامانە بوون کە کۆمەڵی ئیسلامی کوردستان وا پێی ناسراوە کۆمەڵی ئیسلامی ئەم 4 ساڵە بە درێژای 4 ساڵی تەمەنی طبعاً موقفی مردانی زۆری هەبووە و طبعاً کۆمەڵێک داهات و سەروەری زۆری هەبووە گەورەترین داهات بۆ ئێمە لە ڕووی جەماوەریەوە کە الحەمدولله هەر هەمووی احترام بەواکە کە کۆمەڵی ئیسلامی جەمعێکی بوێر جەمعێکی خۆنەویست جەمعێکە لە پێناوی بەرژەوەندی گشتیدا کار دەکا ئەو سەروەریانە طبعاً کۆمەڵێک سەروەری بۆ خۆی تۆمار کردووە لە بوارە نیشتیمانیەکەی کە بێگومان ئەم دوو ڕۆژ
یەک دوو ڕۆژێ ڕابردوو مامۆستا محەممەد ئەحمەد عفوەن حاجی ڕەشید کە گەورەترین بڵنگۆ بوو گەورەترین شاد حاڵ بوو گەورەترین ئیمتیاز و سەرکەوتن بوو لە هەرێمی کوردستان نەگو ئیمتیاز بۆ کۆمەڵی ئیسلامی بۆ هەموو هەرێمی کوردستان سەربەرزی بوو ئێمە دوو کورسیمان هەیە لە پەرلەمانی عێراق بەڵام ئەو نوێنەرایەتی 150 کەسی کردیانی بۆ نمونە ئەو ئیمتیازە ئەو پۆستە تەنها بۆ لایەنێک یا بۆ قوارەیەک یا بۆ حیزبێک نابێ ئەبێ بۆ هەموو گەلی کورد بێ بۆیە تەحەدای کرد و چووە مەیدانەکەوە بەو هەموو ئیمتیاز و بۆ هەموو داهاتەوە بۆ هەموو بۆ منە پیا هەڵدان و پارەخستنە بەردەمەی الحەملا چۆکی دانەدا بۆیە نەخۆی و نەحیزبەکەی بە هەموو پەیوەندیەکانی دەرەوە و ناوخۆ ناتوانانی چۆک بە کاندیدەکانمان دابنەوە یەکێک لە کاندیدەکانی ترمان لە بۆ لە حکوومەت لە پەرلەمان لە هەموو الحەملا جانبێکە مێژوێکی سەروەرانیان تۆمار کردووە نەخیانەتکار بوون نەگەندەڵکار بوون و الحەمدولله سەربەرزی پێیان مێژویان بۆ خۆیان تۆمار کردووە لە هەموو کات و ساتێکدا یەکڕە بوون و خاوەنی بۆ منەوەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هیچ کاتێک قەراری خۆیان نەگۆڕیەوە و هیچ کاتێک بۆم لاولاشدا بەکرێ گیراوی هیچ ئەم لاولایەک نەبوون کەواتە چەق بەستە بوون لەسەر قەراری خۆیان من لێرەوە دەڵێم الحەمدولله کۆمەڵی ئیسلامی سەربەرزین ڕوومان دێکە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەڵێن ئێمەی کۆمەڵی ئیسلامی ئێمەین الحەمدولله لە بەرەی گەل ئێمەین دافعێکی گەورە ئێمەین بە بەرژەوەندی گشتی کار دەکەین ئێمەی لەگەڵ ژانی هاوڵاتیان نوێنەرانتان لە پەرلەمان لە حکوومەت هەڵوێستە حیزبیەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هێزێکی کاریگەر لە ساحەکە چۆن بوو بنمونە مەسەلەن ئێمە لە ماوەی ڕابردووە ڕیفراندۆمان هەبوو کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکێک بوو لەو هێزانەی کە تێبینی گەورەی هەبوو لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی ڕیفراندۆن لەم کاتەیە ئەوە ئەگەر مەسەلەن بنمونە بهێنینەوە ئێوە چ تێبینیەکتان هەبوو چ مەترسیەکتان هەبوو دەرەنجام بەکوێ گەیشتن طبعا ئێمە هەر لە بیداەتی هاتنەکەی وەز ئەوەکە ڕفراندۆم ئەنجام درێوک و کۆمەڵی ئیسلامی نەیار بووین تا آخر دقا طبعا مەشتێکی مەسیری نەیار بوون لەبەر ئەوەی کە هەم باڕوزروف لەبار نەبوو هەم لە زەمینە نەسازا بوو هەندێک بۆ نمونە ڕێکار هەبوو کە نەخراتە بە هەندێک میکانیزم و کار و بۆ نمونە کات و ساتی ئەنجامدانی ڕفراندۆم لەبار نەبوو بەڵام لەگەڵەوەشدا لە دقەی ئەخیرە ئێمە اختیارماندا بە هاوڵاتیان و بە جەماوەری هەرێمی کوردستان و بە هاوڵاتیان و کۆمەڵی ئیسلامیش ئێوە ئازادن لەبەر ئەوەی ئەمە شتێکی مەسیریە بۆ نەتەوەیەکە بۆ گەلی کووردە بەڵام ئێمە تا آخر دقەش هەر لەگەڵی دانیار بووین و ئەمانزانی کە سلبیاتێکی زۆری لە دەکەوتەوە ئامادەکاری بۆ نەکرابوو نە لە ناخۆ و بە احترافی دەرەوە وڵاتانیش کە زەمینە لەبار نەبوو بۆ ئەنجامدانی ڕیفراندۆ. بڵێ زۆر سپاس دەکەین مەدیری خان دەچینە لای کوردستان حەمەڕەشید کاندیدی ژمارە 12 لە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان خان ئێوە هێزێکی سیاسی بوون پێشتر بەشێک بوون لە حکوومەت و لە پەرلەمانتا هەبوو دوایی کشانەوە مەسەلەن لە ژینگەیەکە ئەژین کە ئێمە هەرێمێکین نیمچە سەربەخۆیەکمان هەیە چەند ساڵێکە خەڵکی ئێمە لە ناو چەندین قەیرانە دەژی هەستان بە چ معاناتێک کردووە لە ناو خەڵکە پێتان وایە ئەم هەموو قەیرانە چێ هۆکاری ڕوودانیەتی؟ بڵێ هەرێمی کوردستان بەهۆی ئەو سیستەمی حکومڕانی کە لە هەرێمی کوردستانە پیادە ئەکرێت کە هەمومان ئەزانین کە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان شکستی هێناوە لە ئەنجامی ئەمە کۆمەڵێک قەیران کۆمەڵێک گرفتی زۆری بۆ هەرێمی کوردستان هێناوە ئەکرێ بڵێن قەیرانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی خێزانی ئەمانە هەمووی وای کردووە کە هاوڵاتیان تووشی با بڵێن ڕوبەڕووی کۆمەڵێک گرفت بوونەتەوە یاخود ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمی پاشەکەوتی موچەی بەسەر هاوڵاتیانە چەسپاند کە غەدرێکی زۆر بوو لە میلەتی کردی بەڕاستی دەنگمان بۆ بەرزکەیتەوە مەمنونی بۆیە دەبینین هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە بە درێژایی 27 ساڵی حکومڕانی لەم وڵاتەیە کارێک بکات کە خزمەت بە هاوڵاتیان و هاونیشتمانانی خۆی بکات جگە لە نەهام ئەم خراپی حکومڕانیەت چه کاریگەریەکی لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان کردووە؟ وەڵڵاهی جا ئێمە ئەبینین ئەوە ماوەی چەند ساڵێکە هاوڵاتیان کە ئێمە لەگەڵ هاوڵاتیانە ئەژین و دەبینین کە هاوڵاتیان یعنی بچووکترین چۆنڵی سادەترین شتی سەرەتایی ژیانە کە قوتی ژیانیانە ئەوان حکوومەتی هەرێم لەسەر حکوومەتەیە لەوەیش بێبەشکراون
هاوڵاتیان بێبش کراون لە ڕووی ئازادیان نییە ژیانیان نییە یاخود هەموو چمکەکانی حکومەت وەزارەت هەمووی سەر لەبەری هەمووی تووشی گەندەڵی بووە چاکسازی پێویستە حکومەتی هەرێمی کوردستان چاکسازی بکات لەسەر جەم دام و دەستگاکانیە زۆر باشە خڵک بە تایبەتی لە شاری سلێمانی لەم دەڤەرە لە پەرچەکردداری ئەم هەموو گەندەڵی و ناخزمەت گوزاری کە لێرە لە هەرێمی کوردستان هەبوو چەندین جار خۆپیشاندانی گەورەی ئەنجام داوە ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان لە مەڵبەندی سلێمانی وەکو چالاکوانێک با بڵین لەکوێ ئەو خۆپیشاندان و دەنگی ناڕازیەیە بوون کە هەبوو لە شاری سلێمانی کۆمەڵی ئیسلامی کە هەمیشە دروشمی ڕازگۆیی هەڵگرتووە ڕازگۆ بووە لەگەڵ میلەتی خۆیان و لەگەڵ معاناتی میلەتی خۆیان بووە ئەو کاتێک کە هاوڵاتیان بەهۆی قەیرانەکانی کەوا لە سایی سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە تووشی بووە ناچار بە ئەوە بوون کەوا هاوڵاتیان بچنە سەر جادەکان کۆمەڵی ئیسلامی لەگەڵ داواکاری هەموو هاوڵاتیان بووە قەنەعەتی بە داواکانی هاوڵاتیان بووە و قەنەعەتی وا بووە کە پێویستە حکومەتی هەرێمی کوردستان ئاور لە میلەتەکەی خۆی باتەوە ئاور لە ژۆڵی ئەو هەموو قەیرانەی کەوا دروست بووە لە سایی ئەو حکومەتەیە پێویستە چارەسەر بکرێت بەڵام بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان وێڕای ئەوەی کە هاوڵاتیان لە هەموو ینی بە خۆپیشاندان بە بەیاننامە لە هەموو ڕوویەک و هاوڵاتیان دەنگی خۆیان بەرز کردەوە بەڵام لە سای ئەم حکومەتەیە هاوڵاتیان خوێنیان ڕژە هاوڵاتیان زوڵمیان لێکرا هاوڵاتیان زیاتر قوتیان بڕا چونکێکم حکومەتی هەرێمی کوردستان نایەوێ خزمەت بە میلەتەکەی بکات حکومەتی هەرێمی کوردستان تەنها بیر لە بەرژەوەندەکان ئێوە چۆن توانیوەتان پشتیوانی لە دەنگی جەماوەەر بکەن لەبەرەی خەڵک بن ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هەمیشە لەبەرەی خەڵک بووین و بە تایبەتی با بڵێن وەکو مەڵبەندی سلێمانی کە من کاگەری مەڵبەندی سلێمانی بووم ئێمە هەمیشە کادرانی ئێمە خەڵکی ئێمە لەگەڵ هاوڵاتیانە لە شەقام بوون لەگەڵ بەرزکردنەوەی دەنگی ناڕەزایی بوون لە بەرامبەر ئەو ستەم و زوڵمەیەکەوە بەرامبەر بە هاوڵاتیان کراوە زۆر سپاس کوردستان خان دەچینە لای بەڕێز یاسین ڕەحیم بەرپرسی ئەنجومەنی بەکرەجۆ لە مەڵبەندی سلێمانی بەڕێز کاک یاسین ئێوە زیاتر لە ناو خەڵکان لەبارەی ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردنەوە چی لە ناو خەڵکا دەگوزارێ بەڵێ سەرەتا دەستخۆشیم هەیە بۆتان خواپاداشتی بەخێرتان باتەوە دەستیمان دووبوونتان دەگوشین ئێمە وەکو کادیرانی کۆمەڵی ئیسلامی کە لە ناو خەڵکین بەڕاستی هیچ وەختێک خۆمان لە ناو خەڵکا جەنابەت کاندید نیت نە کاندید نیم نەخێر کادێران کادیرە وەکو کادیرانی باشە لە نێو خەڵکا کە هەڵسوکەوت ئەەکەین هیچ وەختێ خۆمان لە نێو خەڵکا جا نەکردوێتەوە ئاگامان لە معاناتی هەموو لایەک بووە بۆیە بەڕاستی ئێمە بە دووشت زۆر دڵخۆشین یەکەم ئەو خەڵکەی کە ئەمڕۆ لەگەڵ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بانگەشاکە بۆ سەرخستنی ئەو کاندیدە بەڕێزانە بەبێ هیچ مەرامێگانی بەبێ هیچ بەرژەوەندیەکی شخصی هیچ مەبەستێکی مادی ئامادەی تایە شەو و ڕۆژی قسۆتە سەریەک ئەو کاتەکانی خۆی بەخشیوە بە سەرخستنی ئەم پرۆسەیە بۆ کۆمەڵی ئیسلامی چونکە ئێمە ئەمەش بڵێن هاندانێک وامان لێکا کە ئەو خوشک و برا بەڕێزانی کە کاندیدن لەگەڵ ئێمە کاندیدی لیستی کۆمەڵی ئیسلامی ١٩٤ هەمیان بەڕاستی ئەگەر تەماشایەکی ڕابردویان بکەین ڕابردویان جێگەی ئەو پەڕی دڵخۆشی ئێمەیە بۆیە ئێمە زۆر جار ئەبیستین ینی ئەو خەڵکەش کە کۆمەڵیش نییە لە تۆڕەکانی کۆمەڵایەتی شانازی ئەکابەوەی کە کۆمەڵی ئیسلامی هەیە ینی ئێمە لە ئەو کەسانی کە خەریکی بانگەشین بۆ کۆمەڵی ئیسلامی خۆمان زۆر بە شانازی ئەزانین کە بانگەشە بکەین بۆ کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی بوون بە ضروری ئەزانین ینی هەبوونی کۆمەڵی ئیسلامی بە ضروری ئەزانین چونکە ئەمڕۆ ئەگەر تەماشا بکەیت لە تۆڕەکانی کۆمەڵایەتیا خەڵکانێک هەن کە لەو پەڕی چەپیشن بەڵام بە شانوبانی باڵی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیدا هەڵدێن و لەسەر شانازەکانی کۆمەڵی ئیسلامی ئەنووسن و دەستخۆشی لەسەر بۆ کۆمەڵی ئیسلامی ئەکەن ئێمەش خۆمان بۆ حکومەی کە لە نێو خەڵکداین خەڵکێکی زۆر پەیوەندیمان پێوەکە لە غەیری ئەوەی کە ئەندامی خۆشمان بێ بەڵام بەهۆی ئەوەی کە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بینیوە خەڵکی کۆمەڵی ئیسلامی بینیوە دڵی چووە خۆشەویستی چووە بۆ
ئەو لیستە ئامادەی تێدایە کە ئەم جارە دەنگ بدات بە کۆمەڵی ئیسلامی بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی زۆر باشە. مامۆستا ئێوە ئەرکی تاک هەر وەک وڵاتی وەکو مسلمان لە چیا ئەبینەوە بۆ ئەوەی کە هەنگاوێکی گەورە لەم هەڵبژارنە بتوانین بچینە پێش؟ دیارە هەر هاوڵاتیەک حەزەکە ژیان و گوزەرانی ئەو پەڕی باش بێت بۆ ئەمە بەستەش بەڕاستی ژیان و گوزەران کاتێک باش ئەبێ ئەوە ئەبێ حکوومەتێکی دادپەروەر و حکوومەتێکی دادگەرمان هەبێ بۆ ئەوەی هەمومان لە دابشبوونی ئەو داهاتی کە دەست ئەو حکوومەتاکەوێ ئێمەش هەموو یەکێک هەموو تاکێکی کوردی هەموو هاوڵاتیەک بە ئەندازەی خۆی بەشدار بێ لەو خێروبەری کە لە وڵاتە هەیە چونکە تەنها ئەمە شتێک نییە بۆین ئێمە بەڕاستی وەکو کۆمەڵی ئیسلامی کاری زۆر جوان کراوە کە جێگەی شانازی بێ و هانی ئەوەی خەڵکی پێ بدەین کەوا دەنگ بدات بە لیستەکەمان بۆ سەرخستنی ئەو خوشکوبرانەی کە کاندید بوون. ئێمە بەڕاستی سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت لەوەیە هەموو یەکێکمان ینی دڵخۆشین بەوەی کە لە نێو کۆمەڵی ئیسلامی داین چونکە بەڕاستی لە زۆر شوێن ئەبیستینەوە تەنانەت من خۆم بیستومەتەوە ئەڵێ ئەگەر سایق تەکسێکی کۆمەڵی ئیسلامی لە کۆڵانێکا بێ خەڵکی ئەو کۆڵانە هەمویان ئامادەیان تایە بە خۆشیان و ماڵ و مناڵ و لەبەر ئەوەی کە ئەو کەسە کەسێکی دەستپاک و ئەبین و ڕازگۆیە بچێتە بیدەن لەلای ئەو لەو هاتوچۆی بکە ئەرکی هاوڵاتیش لەم خۆناغەدا بەڕاستی ئەوەیە کە هەمووان بە یەکدەنگی بچینە سەر سنووقەکانی دەنگدان بۆ خۆشگوزەرانی هەر یەکێک لە تاقەکانی کۆمەلگا ئەمەش بەڕاستی ئەوەیە کە خەڵکانی کاندیدێکی دەستپاک و ئەمین و ڕازگۆ هەڵبشێرین بۆ ئەوەی کە لە دوا ڕۆژدا هەمومان شانازی پێوە بکەین و لەو دەستکەوتەی کە دەست ئەم حکوومەت و ئەم کوردستاناکەوێ بە شێوەیەکی یەکسانی دابش بکرێتەوە بەسەر ئەندامەکان. کاک هاوژین هەر لە تەنیشت ئەوە من پرسیارێکم لە جەنابەت هەیە لە دەرەنجامی هەڵبژارنەکانی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان و بەدەستێنانی 6 کورسی لەلایەن کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە لە ئەنجامی گفتوگۆ و مفاوەزات و پێکێنانی حکوومەتێکی بنکە فراوان کۆمەڵی ئیسلامی کوردستانی شێک بوو لەو هێزانەی چوە ناو حکوومەت ماوەیەک لە ناو حکوومەت ئامایەوە دوایی هاتە دەرەوە ئەپرسم بۆچی چوونە ناو حکوومەت بۆچی هاتنە دەرەوە لە حکوومەت؟ کاتێک کە هەڵبژارنی 2014 بە تایبەت تەواو بوو ینی هەڵبژارنی 2013 کرا و بەڵام خۆتان نزانە حکوومەتی هەرێمی کوردستانیا کابینەی هەشتم تۆزێک ینی ماوەیەکی زۆری خایەن بۆی تشکیل بێ بەوەی بوونی ئاڕایی جا و کێشەی سیاسی و مەشغوڵ بووین بۆی چۆن تەسویەی ململانەی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بکەین چۆن تەوافقێکی نیشتیمانی دروستکەین بۆ ئەوەی 4 ساڵی ئارام بەڕێ بکەین. باشە ئەوەی کە ئێمە هەمان بووەکو لایحەی کارکردن کۆمەڵی پاکێج بۆکو ئۆپۆزیسیۆن ئامادەمان کرده بوو کە ئەمانە هەم تەشخیصی کێشە کوشندەکانی ناو پرۆسەی سیاسی و ئابووری و سەربازی و ئەمنی هەرێمی کوردستانێک کرد هەمیش بەڕاستی عیلاجەکەی دیاری کرده بوو بۆیە کە ئەم پێنج لایەنە بەتایبەتیش کە انتخاباتی عراقیشی هاتە سەر ئیتیفاقەیەکی ئەمەلانەیان کرد پێنج سەرکردەکەی هەر پێنج لایەنەکە کە براوی یەکەمی انتخاباتی هەم پەرلەمان و هەم عراق و هەم محافەزاتیش بوون ڕێکەوتن لەسەر کۆمەڵی خاڵ حتا ئەگەر سیرکەی لە کاتی سوێن خواردن یا کاتی ئەو حزوری نێچیروان بارزانانی وەکو سەرۆکی کابینەی هەشتم وەقوبا تاڵەبانی جێگرەکەی لە پەرلەمان کەوتاریاندا نێچیروان بارزانانی ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەرشیفەکان وعدیدا کە پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن بخاتە بواری جێبەجێکردنەوە سەرباری ئەوە کۆمەڵی ئیتیفاقی تر کرا چ بە مشتەرەکی چ بەجیا لەگەڵ و هێزانیا بۆچی بۆ ئەوەی دۆسەی بەغاژ لەو احتیکار و قۆرەخکاری کەیکەتی و پارتی ساڵانێکی زۆر بۆ ئەیان کرد تەنانەت مناڵی تازە باڵغبووی خۆیان نەکرد بە سەفیر و بە قۆنسڵ لە وڵاتانە ینی خۆیان تێربوو بوون کوڕ و کوڕە زاوشتەکانیان مابوو چۆن ئەڵێوەکو شیرینی پۆستیان بەسەرا بەخشنەوە بۆ تەسوی ئەوە لە نیوەی ڕێگایە لە ڕوبع ڕێگایە سیرەکەی ئەم دەسەڵاتە کە عادەوەکو کابینەکانی تر ئەهلی غەدر بوون ئەم دەسەڵاتدارە ئەهلی خیانەت بوون ئەهلی عهد و وەفا نەبوون هاتن چیان کرد بەرەبەرە ئەمڕۆیانە تەسلیمی سبەینیان نەکرد سبەینێش بە نادیاری دەمایەوە بۆیە هیچ ئاسوویەک نەبوو بۆ ئەوەی داواکانی ئێمە جێبەجێ بکرێ بۆی پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن بچنە بواری جێبەجێکردنەوە بۆیە بەڕاستی بەرەبەرە وای لێ هات سیرەکەی متمانە یا یەکتیمی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە نەما وای لێ هاو ئەوانەی نوێنەری ئۆپۆزیسیۆن بوون زۆر جار ڕخنیان لێ دەگیرات دەوتراکا کە ئێوە لە کاتێکا وەزیرن دەسەڵاتدارن بەڵام بە گوتاری ئۆپۆزیسیۆن بوون ئیش دەکەن لە کاتێکا خۆی ئەماگەل لە حکوومەتێکی ڕاشیدا بێت دەسەڵاتێکی ڕاشیداوێ شتێکی ناکۆکە
بەڵام بەڕاستی لە حکوومەتی ئێمە بە حکمی ئەوەی کە دەسەڵاتداران ئیرادەی جدیان نەبوو بۆ ئەوەی ئەو داوانە جێبەجێکەن ئەم کێشانە سەری هەڵدا تا گەیشت بەوەی کە ئێمە بە فعلی بزانین ئەم حکوومەت هیچ خێروبێرێکی تیان نەماوە ئەم دەسەڵاتە بەڕاستی وەکو دیوارێکی ڕووخاوی لاتووە وەکو ئەساسێکی خواری لاتووە بە کەڵکیەوە نایە چینێکی تری لەسەر هەڵشنی تا چینی زیاتری لەسەر هەڵشنی و دیوارەکە خوارەکەی زیاتر دەرەکەوێت بۆیە لە دوای ئەوەی ئێمە لە حکوومەت هاتینە دەرەوە و مقاتعی ئەو پرۆسەیەمان کرد خاوەنی چۆنەڵێ پرۆژەیەکین کە دەڵێن دەبێ واقعی سیاسی لە هەرێم لە ڕیشەوە چارەسەر بکرێ و من پێشم وایە دەبێت کۆمەڵیش و ئەو هێزانەی بیر و ڕای سیاسی کۆمەڵیان هەیە لە جارێکی تروبارێکی لە پشتی یەکێتی و پارتیەوە پرۆژەی سیاسی خۆیان و مەشروعی سیاسی خۆیان چونکە جارێکتر ناکرێ ئێمە دەستخڕۆ بین بە بەڵێنی درۆینە و باڵۆنە چۆنەڵێ فشەڵەکانی ئەو دەسەڵات. زۆر سپاس کاک هاوژین. ئێمە لە کاتژمێر 9:45 و 46 خولێکین 15 خولێکمان ماوە بچینە لای ناوبڕێک یان بچینە لای ئەم ناوبڕێک زۆر باشە بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان ئێمە ناوبڕێکی کورت وەرەگرین 5 خولێکی دوایی دەرفەت بەم ئامادە بوو بەڕێزانە ئەدەین کە بە ژمارەیەکی زۆر لەگەڵ سوپاسا ئامادەبوون بەشداری بەرنامەکەمانەکەن و بە سەرنجی ئەم میوانە بەڕێزانە درێژە بە بەرنامەکە ئەدەینەوە لەگەڵمان بن.